لەدایکبوون و مردن پەیوەندی بە خواست و ویستی ئینسانەکانەوە نییە. ئینسان لە هەر بەروارێکدا لەدایک بێت و لە هەر بەروارێکدا کۆچی دوایی بکات ئەو ڕۆژە لە چارەنووسی ئەو کەسەدا نووسراوە. بەروار شتێکە کە تەمەن دروستی دەکات. ساڵ هەندێک ڕۆژی تێدایە بۆ نمونە ڕۆژەکان ڕۆژی دەگمەن و چەند ساڵێک جارێک ئەو جۆرە ڕۆژانە دووبارە دەبنەوە. ژمارە ئایا ژمارە چی لە ژیانی ئینسانەکان دەگۆڕێت؟ خەڵکانێک هەن زۆر وابەستەی ژمارە جوانەکانن، دەیانەوێت لە بەروارە دەگمەن و جوانەکاندا یادگاری تۆمار بکەن. کەسانێک هەن خۆیان بۆ ڕۆژێک دیاری کردووە و دەیانەوێت لەو ڕۆژەدا هاوسەرگیری بکەن، و کەسانێکیش هەن دەیانەوێت منداڵەکانیان لە بەروارێکی جیاواز لەدایک بێت. بەڵام ئایا ئەو بەروارە چی لە ژیانی ئینسانەکان دەگۆڕێت؟ سڵاوتان لێبێ خۆشەویستان، لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە لەسەر بەروار قسە دەکەین. لە هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین بەروار چی لە ژیانتان دەگۆڕێت؟ تا چەند پێویستە ئینسان وابەستەی ژمارەکان بێت؟ ئایا ژمارە پەیوەندی هەیە بەوەی کە ژیانی ئینسان بگۆڕێت، یاخود ئەوە ئینسانە دەبێ ژیانی خۆی بگۆڕێت و وابەستە نەبێ بە ژمارەکان؟ لەگەڵمان بن. بەخۆی ئینسان ئەبێ گۆڕانکاری لە خۆی دابکانەک لە ژمارەدا. ئەو چەند ساڵانێکەکەەوە هاتووە و گرنگی پێدەدرێت. بازاری مە زیاتر لەسەر تاریخە. وەڵڵاهی یادگاری خۆشم زۆرکەمە، مەگەر ئەو ڕۆژێک کە هاوسەرگیریم کرد بێت. ئەو مرۆڤانێک کە دواکەوتون بەڕاستی گرنگی بە ژمارەکان دەدەن، بە ڕێکەوتنەکان دەدەن. ئایا تاریخ چی لە ژیانی ئینسانەکان دەگۆڕێت؟ وڵی تاریخ لە ژنێک یعنی ئەمڕۆ ژیانێکی زۆر سەخت و دژوارە، یعنی زۆر زەحمەت وە. یعنی ئێستا من ماوەی 57م، یعنی خۆم ئاگەم بەیانی چ خواردووە، یعنی وەڕۆ چ خواردووە، یعنی ئەو ڕۆژەوای لە من کردووە من گۆڕامە، نەک من بەعام هەستمان گۆڕایە، فکرمان گۆڕایە، مێشکمان گۆڕایە. یعنی کە دەڕۆی لە ڕێگا لە شەقام نازانین بۆ کوێ ئێڕۆی، یعنی زۆر شتی گۆڕیوە. ئەم ژیانە ئەم ڕۆژە سەختە، ئارێ وەڵڵا زۆر. تاریخ لە لای جەنابەت چییە؟ تاریخ بەروار. بەروارە بەروار چییە؟ بەروار ینی بۆ نمونە بەروار چی لە ژیانی ئینسان دەگۆڕێت؟ ئەگەر ئینسانێک لەو ڕۆژەدا کە پێی بەروارێکی جوانە گۆڕانکاریێک لە ژیانی خۆی دانەکات. وڵی ڕاستیبی مامە لەو ڕۆژە لەو زروفە ژیانە سەختە. من دەزان بەروار شەکی ینی پیرۆزە و تاریخ ینیەوەیە، یعنی من دەڵێم پێشتر ئێستاکە خۆشتر بوو، پێشتر ئێستا ئەم بەروارە منی گۆڕیوە. ئارێ وەڵڵا یعنی ئەم ڕۆژ ساڵ بە ساڵێک خۆسکەم بە پار. پێشتر زۆر خۆشتر بوو، ساڵەکانی 1970 یعنی ژیانێکی بەختەوەر بوو، ژیانێکی خۆش بوو، شادی بوو، لە خۆشیدا بووین لەگە دراوسیان، لەگە هاوڕێیان، لەگە برادران، زۆر سەرکەوتوو بووین. بەس چ بەروارێک قەت لەبیر ناکەی؟ چ بەروارێک لەبیر ناکەی؟ زمانی 1970ەکان قەت لەبیر ناکەم. زۆر ژیانێکی خۆش بوو، جیرانەتی بوو، هاوڕێیەتیە بوو، دۆستاتیە بوو، هاتوویەک در خۆشترە بوو، مامە ڕەحمە بوو، ڕەحمە بوو، دڵمان بێکرێستەوە. ساڵانی 1970 بۆ نمونە ساڵانی زێڕینی جەنابەت بوو. ئێمە جیلی ئاڵتونی بووین، ئێمە جولی ئاڵتونی بوون. ڕێزم بۆ جەماعەتەیە ئەم جیلەی ئاڵتونی نەما مامە، نەما. مرۆڤ دەبێ ئەمڕۆ مرۆڤ زۆر هاوکاری باوکو دایشی بگری و ڕێز لەدا باوکو دایکی بگرێ، لەبەرەوەی ژیانەکەشی ژیانێکی زۆر سەختە. جیلی ئاڵتونی بۆ نەما. وەڵی مامە ئەو زروفە ئەم ژیانە وای لێ کرد، ئەم ژیانە وای لێ کرد زوری ئاڵتونی نەما. نەکۆمە لە ژیانێکی زۆر خۆشدا بووین، هەموو شتێکمان هەبوو. ئایا تا چەند گرینگە ئینسان گرنگی بە بەروار بدات؟ وڵی بەروار گرنگ نییە، وڵی ئینسانیەت گرنگە بەس فقط لە لای من. ئەرێ وڵا کەسی وا هەیە دەڵێ ئەمن ژن نایەنم لەو ڕۆژە نەبێت، و بۆ من ئافرەتیشمان هەیە منداڵی دەبێت، منداڵەکە بە نەشتەرگەری لەدایک دەبێت لەبەرەوەی کە تاریخەکە تاریخەکی جوانە، و ڕەنگەوە منداڵش منداڵێکی ناتەن دروست بی. چ قسێک تێ لەسەر ئەو جۆرە کەسانە؟ وڵی ئەوە هەڵەیە، لە واقعدا هەڵەیە.
چونکە هەر کاتێک تاکو کاتی خۆی نێت معقول نییە بە ئەتوو بە دەستکاری کارێک بکەی کە ناشیاو بێت وایە نە هەر ئەوەی هەن وابەستەی بەروارن ئایا ژمارە چی لە ژیانی ئینسان دەگۆڕێت ئامۆزان ژمارە هیچ کاتێک هیچی لە مرۆڤ نەگۆڕیە چ پەیوەندی بە یعنی مرۆڤایەتی مرۆڤیەوە هەیە هیچ پەیوەندیی پێوە هەیە ئەم شتوام نەدبینیوە قەت بەروار هیچ گۆڕانکاریەک دروست بکات ئەوە چییە گۆڕانکاری دروست دەکات مرۆڤ خۆیەتی ئینسانیەت مرۆڤ خۆیەتی ئەتوانی گۆڕانکاری دروست بکات بە ئیزنی خوای تەڵان چ بەروارێک لە لای جەنابەت زۆر گرینگە وەڵاهی ئەمن هیچ بەروارێک لامەوە گرنگنی ڕاستی بڵێن تەنها ڕۆیشتنی ژمارەکان و گۆڕانکاری لە ژمارەکان هەر ئەوەیە هیچی کە نییە بەلای منەوە هیچی کە نییە کەسانێک هەن بۆ نمونە ئەو ڕۆژانەیان پێ جوانە ئەو جۆرە کەسانە زیاتر پێیان دەگوترێت کەسانی دیکۆری بۆ نمونە تاریخێکیان پێ جوانە لەو تاریخەدا دایانەوێت یادگاریەک تۆمار بکەن ئایا تۆمارکردنی یادگاری لەو ژمارە جوانانە جیاوازی چیە لەگەڵەوەی کە ئەو کەسە گۆڕانکاری لە ڕۆژەکەی خۆیدا بکات ئامۆزا بەخۆی ئینسان ئەبێ گۆڕانکاری لە خۆی دابکانەک لە ژمارەدا ئێستا لە نێو کوردە شتانە باوە شوێنێککە باو نیشتیوە سیرەکەی ژمارەی مۆبایلێک وەڵاو ژمارە جوانە و دوو دەفتەرە و سێ دەفتەرە و نازانم چیوەی عنی چی ئەسڵەن هەتا ژمارە تێکەڵتر بێ باشترە بۆ توکە هەموو کەس ژمارەی تۆ نەزانێ چی پێویست بۆەکە هەموو کەس ژمارەت بزانی باش نییە نەخر پێویست ناکە هەر بۆ واین وەڵاهی بڵێم چی بڵێم بۆ وایە دەکرێت بزانین بۆ واین ئێمە ئەگەر بینە سەر واقعی ڕاستەقینە ئەزانی بۆ واین لەبەرەوەی دواکەوتوین ئارێوەڵە بەس ئەوە هیچی کەمانە ینی دواکەوتوی وای کردووە گرنگجی بە ژمارە و بۆ جۆرە شتانە بەڵێ ئەی چی ئەتۆ گرنگجی بە کات بدا نەک بە ژمارە گرنگجی بە چۆنیەتی ژیانت بدا گرنگجی لە هەمان کاتدا بە دوا ڕۆژت بدا دوا ڕۆژت بۆ کوێ ئەوە ئەساسی سەرچە ئەوەی لە ئێستادا گرنگجی بەو جۆرە شتانە دەدا دوا ڕۆژی لەبیرە لەو قەناعەتی وەڵاهی هەموو ئەم ناتوانم لە زیاتی ئەو بڕیار بدەم واقعی بڵێ بە شێوەیەکی گشتی باز وەکو پێویست ئەوانەی بە دوای ئەو شتانە داگەڕێ هەر مەبەستی دووکۆر و وڵا ئەوە ناو خۆشە و ئەو ڕقەمە جوانە و ئەو ژمارە ئاوایە و نازانم چی و هەر ئەوەیە هیچ کەنیە بۆ نمونە ئەگەر کوڕەکەی جەنابەت هاوسەرگیری بکات خێزانەکەی داوای لێ بکات بڵێ لەو ڕۆژەدا دەبێ ئاهەنگی هاوسەرگیرەکەمان بکەین جەنابەت چ ڕێیەکت دەبێت قسەیەکت دەبێت لەسەر بابەت زۆر احتیادیە ئەمن ڕێگری لێ ناکەم بەڵام لەو باوە ڕێژدانیمە بە هیچ شێوە ئەو شتانەی هەبێ هیمان وابوو ڕێگری لێ ناکەم زۆر احتیادیە لەبەرەوەی ئازادی نەفسی خۆەتی بەڵێ بەڵێ هەموو ئینسانێک ئازادی خۆەتی واللهی بەروار گرنگەکەوە بزانین لێت ڕۆژێک تۆ لەدایک بوو یا کارە ساتێکت بەسەر هاتووە و بەروارە گرنگەکەەوە تۆ بیزانی لە مێژووی خۆتە چیت بەسەر هاتووە و ژیانت چۆن بردۆتە سەر بەرواری جوان ژمارەی جوان چی لە ژیانی ئینسان دەگۆڕێت واللهی نایگۆڕێ بە سندێک کەس پێ خۆشکەوە بەروارەکەی جوان بێتن وەکوکەوە دوێنێکە 2022 کۆوا بەروارێکی جوان بووە یا خۆتان 22 ئەو جۆرە بەروارانە هەمیایە 2023 بەرواری جوان و کۆوا زۆر کەس پێیان خۆشەکەەوە لەو بەروارە جوانانەکەەوە دیمەنێکی جوانیان هەبێتن و لەو یادی بکەنەوە چەند جەنابەت گرنگجی بۆ جۆرە بەروارانە دەدەیت من گرنگی پێ نادەم ناوەڵ واللهی ئاساییە گۆڕینی ژمارەکانە و لەبەرەوەی گرنجێکی ئەو تۆی پێ نادەم چ یادگاریەک لە چ بەروارێکدا قەت لەبیرت ناسێتەوە هەمیشە لەبیردا واللهی لەبیرم ناچێت کە باوکم ویان خو دایکم ئەمری خۆیان کردووە و بەروارم لەبیر ناچێتەوە
باوکم کەوا ئەمری خوای کردووە لە 25 هەفتی ساڵی 1991 بووە نەخێر ئەو بڕوارێکی ناخۆش بووە ڕۆحی مردووەکانتان شاد بەڵام ئەی بڕوارێک کە بۆ نمونە قەت لە بیری نەکەی و زۆر خۆش بێ لەلات وەڵی ئەویشکەوە ئەوەیە ژن هێنانە کەوا قەت بەرێ قەوا لەبی ناکەمەویش چ مانگێک و چ ساڵێک بوو ئەویش ساڵی 84 بووە بەڵێ ئەو کات وەکو ئێستا بوو بۆ نمونە ئەگەر کەسێک ژنی بگواستبایەوە گرنگجی بە بەرواری جوان دەدا نەخێر نەخێر وانە بووە تەنە ئەو چەند ساڵانێکە کەەوە هاتووە و گرنگجی پێدەدرێتن بە تایبەتی لە کوردستانی خۆمە کەسانێکان بۆ نمونە ڕۆژی هاوسەرگیریان لە بەروارە جوانەکان دیاری دەکەن بەڵام ڕەنگە ئەو ڕۆژە دوا بکەوێتن و کێشە بکەوێتە نێوانیان چ قسەیەک تێ لەسەر ئەو جۆرە بابەتە وەڵی تەنیا ئەوەیەکەوە گرنگی بە و ژمارە نەدرێتم کەوا جوانە گرنگی بەوە بدرێتم کەوا شتێکی خۆش هەبێتن و لە هەر بەروارێک بێتن بە منەوە و ئینشاءڵڵا هیچ کەسی تووشی هیچ ناخۆشێک نابێتن لە بەروارە جوانەکانیش ئەتو ئەگەر بتوێ ژیانی خۆت خۆشکەی و خۆشبەخت بی و سەرفراز بژی هیچ پەیوەندی بە ڕۆژوانی هەر ڕۆژێک بی هەر تاریخی مەویستان کە دڵخۆش بووەوە سەر هەموویەتی ژمارەی جوان من وەکو پەسەنم کردبێ یەکیەکە مرۆڤەکان هەمویان بە دوای جوانیدا دەگەڕێن هەر کەسە جوانی خۆی لە شتێکدا دەبینتەوە جەنابەت وەکو خاوەنی دوکانی بەدلی بووکان لە تاریخە جیاوازەکان یاخودەوە ژمارانەی کە زۆر جوانن وەکو بەروار تا چەند بازاری جەنابتان باشتر بازاری جەنابمان بازاری مە زیاتر لەسەر تاریخە لە بۆی خەڵکانی ما گرنگجی بە تاریخ دەدەن ڕۆژەکان هەندێک ڕۆژ هەیە لە لایوان دووبارە بوونیە ئێستا تایبەت ڕۆژی جمعە هەیە بەڵام ئەو تاریخانە لە هەر ڕۆژێکی بی ڕۆژێکی تایبەتە لە بۆ کەسانی کە زەواز دەکەن زیاتر خواستی جلی بووچێنیەکان لەو ڕۆژانەیە هۆکار چییە گرنگجی بەو جۆرە بەروارانە دەدرێت تەنها لە بەرجوانیەکەی نەک لە بەرجوانەکەی خواستەکە ئەوەیە تو لە چەند ساڵێکی جارێک بەروارێکی ئەوها دووبارە بوونەوەی ئەستەمە زەحمەتە 22/2022 لەوانێت 200 ساڵ کە دووبارە نەبتەوە کابرا هەموو خواستی ئەوەیە لە ڕۆژێکی ئاهەنگەکی بکە وەکو یادگاریەک لە بۆی بنێتەوە تەنها ئەوەیە گەناه لەگە ڕۆژەکانی هیچ فەرقەچی نییە لە لایەمە لەو ڕۆژەدا چەند بەدلەی بووکانتان ڕۆیشت بەخوای ئەو هەفتەی زیاتر لە هەموو هەفتەکاندی خواستەکی زۆری لەسەر بوو و زیاتر لە هەفتەکاندی ڕۆیشتە ئەخواستی زۆری لەسەر بوو بە حکومی ئەوەی کە جەنابەت لەگەڵ ئەو بابەتانە نێزیکی و ئاگاداری لە نێزیکەوە ئایا ئەو ڕۆژانە بووکەکە دیاری دەکات یاخود زاوە بەخوا حتەن لە دەست بووکەکەیە بەڵام دەکەوتەوە سەڕایی هەردووچیان لەوانەیە کات دەرفەت نەدات و لەو ڕۆژێ مەجالتەبی بەڵام زیاتر خواستی بووکەی لەسەر لەو ڕۆژێ خێزانداری بەڵێ لەو کاتێک کە ژیانی هاوسەرگیریت پێک هێنا تا چەند بەروارگرنگ بوو لە لای بەخوای بەروارگرنگ نەبوو بەڵام ڕێکەوت ڕۆژێکی دیاری کرد و ڕۆژەکەمە پێکی ناگەنە بنەمای ژیانم لەسە ئەو ڕۆژەی دانەنایەکەوە لەو تاریخێبی لەو ڕۆژەی بێ هیچ گرنگێکم بەو ڕۆژەی نەدایە لە بەرۆی هەر ڕۆژێکبی کە ژیانی هاوسەرگیری پێکدێنی هەر هەمان ئەو ڕۆژەیە کە لە ڕۆژەشکە دەکە هیچ جیاوازیەکی نیە بەروار گۆڕانکاری لە ژیانی ئینساندا دەکات بەروار شتێکی ئەوەندە مهم نییە ڕقەمە ڕقام دووبارە بوونەوەی هەیە ئەتو ئەگەر بتوێ ژیانی خۆت خۆشکەی و خۆشبەخت بی و سەرفراز بژی هیچ پەیوەندی بە ڕۆژوانی هەر ڕۆژێک بی هەر تاریخەک گرانترین بەدلە کە بۆ 22/2022 ڕۆی نرخەکەی چەند بوو لە کنە من هەتا $900 ڕۆیە بەڵام لە دوکانداریت کە هەیە لە شوێنت کە هەیە وەکو بەختیاری و جادەی شۆڕشە ئەوان لەوانێ زۆر بەگرانتر ڕۆژ بی $2000 $3000 هەموو ئەسعارێک یەک بەدلە بە $3000 ڕۆی بەس لەبەر بەروارە جوانەکەی لە بە بەروارە جوانەکەی لە بە خاتری وی کەوا کەسەکەواف کردەکاتەوە ڕۆژەکە دووبارە بوونەوەینە بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر لە بۆ ڕۆژەشکەی بە لەوانەیە ئێستا کە هۆڵەی گربی بە دەفتەرەی لەوانەیە ڕۆژەشکە بیگربە بە 30 وەڕەکەی بە 40 وەڕەکە دەمێ بزانم چێن ئەوانەی کە زۆر گرنگی بە بەروار دەدەن چ جۆرە کەسانێکن ئەو نوع کەسانە ئەو کەسانە کە لە ژیاندا فکر و هۆش و بیریان تەنها ئەوەیە کە ڕێکەوتێک هاتە پێشی لە ژیانی وا دەزانێت ڕێکەوتەکان دووبارە بوونەوەیان نیە گرنگجی بە هەست بە سۆز بە عیشق بە ژیان بە خۆشەویستی نادەن گرنگجی ئەوانە لەسەر ئەوێ برێ ئەمن فلانە شتم کردێ لە فلانە ڕۆژێکەوە دیاری کراوە ئەو ڕۆژەش لە بنەما و لە ڕاستیدا دیاریکراوی تێدا نیە ڕۆژ هەر ڕۆژە پێوە نییە لە بۆ هیچ شتێکی
نە لە بۆ کات بەسەربردن نە لە بۆ گونجاندنی ژیان نە لە بۆ پرۆسی هاوسەرگیری نە لە بۆ پرۆسی منداڵبوون هیچ ئەسڵ و بنەما و ئەساسەچی نیە بەڵام ئەمە کەسانە چین وا پەروەردەکراینە لە وڵاتی تەنها گرنگجیمان لەسەر ئەو ڕۆژەیەکەوە بەروارەشی جوانە دەبیت جمعای ژنیمارەکەم ئەوڕۆ 22 دووە ئەوڕۆ دەیدەیە ئەو ڕۆژە گرنگانە لەکن کەسانە چێوەکەوە فکر و بیر و هۆشان تەنها دنیاییە هەر ئەوەندە زیاتر هیچ کەنە هیچ بنەمایەک و ئەسڵ و ئەساسەک نییە لە ژیان ئەتو بتەوێت لە تاریخەکی زۆوان هاوسەرگیری بکەی خۆش بەخێبی مستعیل لە شتیوە دەمەوێت جەناب وەکو دوکانێکی زێرنگری ئایا ئەو ڕۆژە جیاوازیەکی هەبوو بۆیەوە بە نسبەتی دوکانی زەرنگری ئەو ڕۆژە کە دوێنە دەکا 22 مانگ هیچ جیاوازێکی نەبوو لە ڕۆژەکانی ترا بە نسبەتی دوکانی زەرنگری بە نسبەتی ئیشی کێشەوە نازانم بەڵێ ئێمە تا چەند گرنگەوە بەسەی بەروارەکان بین نا هیچ بە گنیجی نازانم من نەخێر ئینسان کە مەسەرەن تۆ 22 مانگ چ جیاوازێکی لەگە 23 مانگ لەگە 23 مانگ ئینسان کە دڵی خۆش بوو چی 22 بێ چی 21 بێ هەمان شتە هیچ گۆڕانکاری نایە بەسەر ژمارەکانە نەخێر گۆڕانکاری بەسەر ژمارەکاندا دێ بەڵام بۆ منەوە کەسێک کە نێوێ گۆڕانکاری لە ڕۆژەکاندا تۆمار بکات ژمارە گۆڕین بەوچی هیچ سوودێکی نییە ئەکەی سوودی نییە هیچ گرنگی پێ نادێت جەناب نەخێر چ یادگاریەکەت هەیە لە تاریخێک قەت لەبیرت نەکرد والله هیچ شتێکی وانی بزرام باسی کەم بەڕاستی ناخێر ناوەڵ هەموو ڕۆژەکان ڕۆژی ئاسایین و بەڵێ کەسانێک هەن بۆ نمونە لەو ڕۆژانەدا دەیانەوێ ژیانی هاوسەرگیری بکەن یاخود منداڵیان ببێ ڕەنگە بە نەشتەرگەری منداڵەکە لەدایک ببێت بەلەو زانام دوێنە باسییان کەوتیان دەکەس ینی کاتی نەبوو کە منداڵی بێ ئەمەلیاتی کرۆ لە بە ڕۆژدا کە تاریخی جوانە منداڵەکە کاتیشی ماوە کاتشی ماوە بڵێ منداڵە ئەگەر سەقت بوو وایە نییە بێش بۆ پێێ ژمارە زۆر گرنگ نییە مهم ئینسان خۆیەتی ئەو منداڵە کاتی هێشتا ماوە بەڵام لەو تاریخە لەبەرەوەی جوانە دێتە دنیا منداڵێکی تەندروست دەبێت ساڕۆژکە لەوانە سەقەت دەرچێە ئەین سەد نەخۆشی پێیا بکە اینجاەوە چۆن چارە سەریەکەی داکو با بەبیر لەوە ناکەنەوە ئەکەی شتێکی خراپەوە ئەکەی شتێکی خراپە ئەی زێر بۆ 22 کەس هات بۆ نمونە برێ من ڕۆژێک ئەو ڕۆژە نەخێر دوێنە هشتی وام نەبینی مەسەرم لێنەوە دێنی زیێڕەکەین چکە تاریخێکی جوانە مان لە فەیسبوک بینیمان هەموو ڕسمەکانی داگر و کە تاریخێکی جوانە ڕۆ وێنەیان داگرۆ 2022 بەڵێ وڵامە زێر نەخێر ناشتی وان نەبوو لەو ڕۆژەدا هیچ شتێک تۆمار نەکردوەکو یادگاری نەخێر هیچی بۆ کەسانە دەڵێ کە هەمیشەوە بەستەی ژمارە جوانەکانن ژمارەی جوان هیستە ژیانی ئینساندا دەگۆڕێت نەخێر ژمایی جوان هیچ لەسەر ئینسان ناگۆڕێت تۆ کە دڵ خۆش بوو چی 22 مانگ و چی 23 مانگ یان 22 مانگ بوو یان یەکی یەک بیست فەرقی نییە ئینسان کە دڵ خۆش بووەوە سەر هەموویەتی ژیانی هەفسەرگیریت پێکەنەوە بەڵێ لە چ بەروارێک بوو لە نۆی 2013 بوو بڕوارە چیە لە لای جەنابەت بڕوارێکیەکیت خۆشە بەس نۆی نۆش جوانە ڕەنگە سوتفە بوویان ڕێکەوتنی نا هەست چاروا سوتفە بوو ڕێکەوتنیە سەر نەکرابوو سوتفە ڕۆژە گونجا نۆی نۆ چ ڕۆژێک بوو جمعە بوو شەم بوو دووشەم بوو بەڵێ حەفەلاتەکان و ئەوانەی کە لێم سوتفە بوو ینی حەفەلات ئەوە نەبوو دووشەم بڵێ نەخێر دووشەم بوو نۆی 2013 باشە خێزانەکەت حەزی لە تاریخی جوان هەیە نەخێر ئەو خۆم عینە بیرەکاتەوە ژمارەی جوان چی لە ژیانی ئینسان دەگۆڕێت ژمارەی جوان من وەکو پەسەندم کردبێ یەکیەکە یەکی چکە والدەکەم یەکی 1972 بۆ یەکی یەکت پەسەند کردو لە بەرەوەی خۆت لەو ڕۆژەدا لەدایک لەو ڕۆژە لەدایک بوو ئارە وەڵا ڕۆژێکە سەری ساڵە تێگەی سەری ساڵی کۆچیە تێگەی ئەتەر هەکەسۆ بە جۆرەی ساڵی میلادیە یەکیەک ساڵی میلادیە بەڵێ تەمەند درێژ بیشاڵە تا چەند گرینگە ئینسان وابەستەی بەروارە جوانەکان بێت وەڵڵاهی هەر کەسە و ڕێی خۆی هەیە من تێگەی وان پەسەند کردووە تێگەی اینجا مناڵەکانشم زۆربەی زۆری سێ خزمەکاری تۆمەیە هەمووی لەو بەروارە لەدایک بوون چۆن ئەو سوتفەیە وڵایەتر دەردی تۆ فەرمی سوتفەیە تێگەی ئەوە شتێکی خوا کردە یعنی تێگەی ینی مناڵەکانت هەموو یەکیەکە ئارە وڵا هەموو یەکێکن ئارە وڵا دەبی شتەکەت کردوی ینی کو هەموویە وڵای سوتفەیە دەردی تۆ فەرمی سوتفە شتێکی خوا کردە هیناوە حەز و ئارەزوو ئینسان نییە تێگەی شتێکە سوتفەیە ینی خوا کردوێتی ئەرە وڵا درێژ بن ئینشاءڵڵا جەنابەت یەکی ساڵێک لەدایک بووی یەکی 1972 یەکی 1972 منداڵی یەکەمت منداڵی یەکەمم 2000 یەکی 2000 بەڵێ
سیانم مردووە پێش ئەوانە تێگەی چاوەکە من ئەوانش هەر لەو بەروارەیە لەدایک بوون ینی سەیەکەی کە مردوشن هەمووی لەیەکیە وڵا تێگەی هیچیان تقریبان 98 بوو هیچیان 99 بوو هیچیا 2000 بوو تێگەی ئەوەی 2000ەکە تقریبان 7 مانگی فەرق بوو لەگەڵ ئەمەی کە ماوە سێ منداڵت مردووە ئەوانش لەیەکیەک لەدایک بوون ئێستا سێ منداڵەتێ ئەوانش هەر یەکیەکە هەر یەکیەکن ئەرەوەڵا ئەتە سوتوەکە هەیە ئەی داچیان تەمەنی چەندە لە چ ڕۆژ تقریبان ئەوش هەفتاوەشتە موالی هەفتاوەشت ڕۆژەکەی واللهی وازانم درۆم نەکرد بێ لە خزمەتە حوتی سێ شتێکی وایە لۆیوت لەبیر نییە واللهی بڵێم چی حوتی سێ وابزانم ئەرەوەڵا ئەرەوە باشە ئەو کاتەی حوتی سێ بوو خوافیکە باوچ خێزانی سوتفەکانن ئەوانە سێ منداڵی ئەمری خۆیان کردووە ئیشاڵە تەمەند درێژی لە بەوانە بەجێشتیە لەیەک یەک لەدایک بوون وە خۆشی هەم لەیەک یەک لەدایک بووە ئێستاش سێ منداڵی تری هەیە ئەوانیش هەر لەیەک یەک لەدایک بوون سوتفەکە زۆر جوانە ئینشاءڵڵا تەمەنیان پڕ لە خێر و بەرەکەت دەبێت دەمێ بزانم ژمارەی جوان بۆنە من ئەو یەکیەکانە ئەو ژمارە جوانانە چی لە ژیانی ئینسان دەگۆڕێت واللهی هەر شتە و تایبەتمەندی خۆی هەیە تێگەیسە زۆر کەس هەیە من ئاگادارم ئەچێت مڕاجعی محکەمەکات بەروارەکەی ئەگۆڕێ ئەوە شتێکە سروشتی ئینسانە بەس ئەوەی کە تۆوە فەرمی ئەوە سوتفەیە تێگەی شتێک خوا کرد بێت یا شتێک دەستکرد بێت تێگەی جا هەر کەسە و تایبەتمەندی خۆی هەیە و دەردی تۆوە فەرمی ئەوە سوتفەش بەولاوە وایانە بەڵام سوتفەکەی جەنابەت بەڕاستی زۆر یعنی شازە چ تاریخێکت قەت لە بیر ناچێتەوە واللهی تاریخ ئەوەی کە لە ژیانما تێگەی کە لە ینی ڕۆژێکی ڕەش بێ و لەبیرم نەچێ 16 ئۆکتۆبرە چکەم باوکم لەو ڕۆژەیە ڕۆشت وەفاتی کرد تێگەی سێ براشم لە ناو ئەو مەرگە ساتە بوو کەرکوب زۆر معنی بە ژیانێکی ناڕەحەتی دەربازماکردن لەو وەزع ئەرەوە ئینشاءڵڵا ڕوحی باوکت شاد ئەی با بینەوە سەر یادگاریە خۆشەکە یادگاری خۆ لە چ ڕۆژێکدا خۆشترین یادگاریت هەیە و قەت دەبینینە واللهی یادگاری خۆشم زۆ کەمە مەگەر ئەو ڕۆژێک کە هاوسە گیریم کرد بێ ئایا بەروار چی لە ژیانی ئینسانەکان دەگۆڕێت ئەو نەریتە لە زۆر وڵاتان هەیە بە تایبەتیش نەک بڵێم ئەو وڵاتانی پێشکەوتن ئەو کەسانی دواکەوتونە بیر ناکەنەوە یعنی ئەوەی ژمارە و ڕێکەوتەکان جوان دەکەن ژمارەکە نیە خودی مرۆڤەکانە دەتوانین ئێستا ڕەنگە لە بۆ من ئەوڕۆ ئەوە 2022 ئەوڕۆ احتیمالە کەسێک لە دەست بدەم لە بۆ من ببیتە ناخۆشترین ڕۆژ ڕەنگە لۆ کەسێکە بە ڕێکەوت ببیتە خۆشترین ڕۆژ ئەوجا ئەوەی ڕێکەوت و بروارەکان جوان دەکات بەڕاستی خودی خۆمانە ڕەنگە ئێستا تازە جەنابەت باسی هاوسەرگیریت کرد بەس دەشێ ئەو پرۆسانی ئەوڕۆ کە ئەنجامی دەدرێ بەشەیان سەرکەوتو نەبن ڕەنگە ئەو منداڵانی کە تازە باست کرد جەنابەت کە لەوادەی سروشتی خۆی ئەو منداڵە لەدایک دەبی ئەو منداڵە بەویستی خۆی نیە لەدایک دەبی بەویستی داک و بابەکەی بڕیار دەدا لە پێناو ئەوەی ئایا ژمارەشی جوانی پێ بدە بەس ئایا ئەو بیر لەوەی ناکاتەوە ئەو منداڵە کەم ئەمدان دەرچوو بیر لەوەی ناکاتەوە لە ڕووی مێشکەوە لاواز بوو کەواتە ئێستایانی زۆر جارە مرۆڤ دەتوانێت هەموو ڕۆژەکانی تاریخ و کاتەکەی جوان بکاتن ئێستا خۆ پاپای ڤالانتاین هەژدەی چاردەی دوو بووە وانە ڕێکەوتێکی ناشرینە بەس هەموو دنیا یادی ئەو ڕۆژە دەکەنەوە باشە ژمارە هیچ لە ژیانی مرۆڤ دەگۆڕێت بۆ نمونە ژمارەیەکی جوانمان دیاری کرد تەنها نەریتەکەی یاخۆت ئینسان بۆ نمونە لەو ژمارەیەدا ڕەنگە کەسی وهەیە دەڵێ بەختم لەگەڵ بژمارەیە هەیە یانش ئەو بەروارە لە بۆ من بەروارێکی گرینگە دەمەوێت لە هەمان بەروار بۆ نمونە شتێکی تر دووبارە بکەمەوە ئایا ئەوە تەنها نەریتە و ینی بووە بەخۆیێک لە ناو ئینسانەکاندا یاخود لە ئەمری واقعدا شتەکە ئەسڵەسەسی مرۆڤەکان هەمویان بە دوای جوانیدا دەگەڕێن هەر کەسە جوانی خۆی لە شتێکدا دەبینتەوە هەیە جوانی خۆی لە ژمارەی پارەکانی دەبینتەوە یان لە ژمارەی مۆبایلەکە یان لە ژمارەی ڕقمی ئۆتۆمبیلەکە یان لە ژمارەی ئەو ڕۆژێک کە لەدایک بووە هەیە پارێکی زۆر سرف دەکا من تازە لێرە باسم کرد ینی ئەو مرۆڤانێک کە دواکەوتون بەڕاستی گرنگی بە ژمارەکان دەدەن بە ڕێکەوتنەکان دەدەن دانی و لە ناو خەڵکەکان وا جیاواز دەربکەون جیاوازیش نینە
یعنی ژمارە هیچ لە مۆزوع ناگۆڕی هیچ شتێکی وان نییە ڕەنگە لۆ کەسەکی بڵێن سا لە بۆ نمونە کابراایك پارێکی زۆری بە ڕقەمەکدایە بەس کە ئەمن ناوی تو دەگەڕێم تەمەشای ڕقەمەکەی هێر ناکەم ڕەنگە ناوەکەی دەبینمەوە ڕقەمەکی لێدەم یان ئۆتۆمبیلەکە کە ڕقەمەکی گران بەهای لەسرە کە تووشی ڕووداوەکی هاتو چۆ دەبی ئایا ئەو ڕقەمە ژیانی تو دەپارێزی یان ئەو سیارە هیچ هەیبەتێکەکەی پێدەداتن کەسێک لە یەکێ لە دادگاکانی کوردستان چیرۆکێکی بۆ جێڕامەوەتی کچ و کوڕێک بە خۆشەویستی مارە بڕکران و لە یەکتری مارەکران بەڵام کێشیان بۆ دروست دەبێت لەسەر بەرواری گواستنەوەکە کچەکە پێی وایە بە برادەرەکانی هاوڕێی گوتووە و دەبێت لە بەروارێکی جواندا ئێمە ئاهەنجی هاوسەرگیرەکەمان بکەین بەڵام کوڕەکە تا ڕادەیەک ناکۆک دەبێت لەگەڵی لە کۆتاییدا دەگەنە ئەو ڕێکەوتنەی کە بەروارێک دیاری دەکەن بەڵام بەروارەکە ڕەنگە چەمانگێکی مابێ تاوەکو ئاهەنگەکەی تێدا ئەنجام بدەن بەلایانی ماڵی کچەکەەوە ئاساییە کچەکان ئەو بەروارەی پێجوانە و کوڕەکە دەبێت چاوەڕێ بکات بەڵام ماڵی کوڕەکە زۆر لەگەڵ کوڕەکە دەڵێن و پێی دەڵێن ئەوە زۆر دوورە ڕەنگە کێشە دروست بێت پێمان باشە زووتر بیگوازیەوە تاریخ چییە؟ ڕۆژی خوایە و هەموو ڕۆژەکان هەر ڕۆژی خوایە ئیدی کوڕەکەش دەڵێ خێزانەکەم وای وتووە و منش نامێت دڵی بشتێنم ڕۆژ دەڕوا وردە وردە لە بەروارەکە نزیک دەبنەوە و کێشەکان زیاتر دەبێت ئیدی ئەو بەروارە کە کچەکە دیاری کردبوو دەبێتە شومترین بەرواری نێوانی ئەو دوو خۆشەویستە کە بە خۆشەویستی لە یەکتری مارە کرابوون بەروارەکە وای کرد کە لە یەکتری جودا ببنەوە بەداخەوە کەواتە ئەوە ئینسانە گۆڕانکاری لە ژیانی خۆیدا دەکات بەروار تەنها گۆڕینی ژمارەکانە و هیچ لە ژیانی ئینسان ناگۆڕێت ڕەنگە ئەندە بەروار هەبن جوان بن بەڵام ئەوەی کە جوانە و باشە کردنی کارێکی چاک و سەرکەوتنێکە لەو بەروارانەی کە ڕۆژانە بە ئاسایی ئێمە تێی دەپەڕێنین کەواتە با ئەوەندە وابەستەی بەروارەکان نەبین گرنگی زیاتر بەوە بدەین کە لە بەروارێکدا سەرکەوتن و کاری باشی تێدا ئەنجام بدەین ئەمنە زوەر ئیبراهیمم لە پاشی 22/2022 ئەم پرۆگرامەتان پێشکەش دەکەم و تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ